ئەمڕۆ ئێمە وا دەزانین کە غەیری خوایە زیانمان لێ دەدا. ئەمڕۆ ئێمە وا دەزانین کە غەیری خوایە بەختەوەرمان دەکا. ئەمڕۆ ئێمە وا مەزندەی دەکەین کە ئەوە غەیری خوایە ڕزقمان دەدات، ئەوە غەیری خوایە ئاسوودەمان دەکات، ئەوە غەیری خوایە کەوا خۆشیمان بۆ دەهێنێ، ئەوە غەیری خوایە کە بەرزمان دەکاتەوە، ئەوە غەیری خوایە کە نزممان دەکاتەوە. هەموو ئەوانە بریتین لە گرفت لە هەبوونی تەوحید. تۆ خواپەرستیەکەت تەواو نییە، تۆ نازانی خوا بپەرستی، چونکە ئەگەر زانی بات خوا بپەرستی لە خوا نەبێ لە کەسی تر ناترسی. ئەگەر زانی بات کە خوا دەبێت بە تەنها بپەرسترێت لە غەیری خوا پشتت بە هیچ عەبدێکی خوا نەدەبەست. چون پشت بە عەبدێک دەبەستی کە وەک تۆ لاوازە، کە ئەوەی بەسەر تۆ دێ بەسەر ئەویش دێت. بۆ ناگەڕێیتەوە بۆ لای خوا؟ بۆ پشت بەخوا نابەستی؟ بۆ خەمەکانت بۆ لای ئەو بەرز ناکەوێ مرۆڤی ئیماندار؟ بۆ ئەو هەموو تەنگ و چەڵەمەیە ڕووی تێکردووی؟ بۆ چارەسەرکردن و لابردنی ناگەڕێیتەوە بۆ لای خوا؟ بۆ خوا بە تاکدانانەی نازانی خوای گەورە و میهرەبان مدەبر الئەمڕە، هەرچی کاروباری ژیانت هەیە ئەو بەڕێوەی دەبە. خوا دروستی کردووی، خوا مەعیشەتت دەدا، خوا دروستی کردووی، خوای گەورە دەتژێنێ. بۆ لە غەیری خوا دەترسی؟ بۆ لە غەیری خوا دەترسی لەوەی کەوا تووشی بەڵاو موسیبەتت بکە؟ لێرە گرفتی ئێمە ڕووی تێکردووی. تەوحید و تەنها خواپەرستیمان ڕاست نییە. ئێمە نازانین خوا بپەرستین، هەر بۆیە تەنگ و چەڵەمەکانی ژیان ڕووی تێکردووی.